ئەچینە لای بڕگەی یەکەممان و ئەمڕۆ دامەزراوەی ویم لە درێژەی کار و چالاکیەکانی کە ماشەڵڵا چالاکیان زۆرە و چەند ڕۆژی ڕابردوو شتەوەری سۆدیۆمان هەبوو لەگەڵیانە بۆ چالاکیێکی دیکەیان و ئەم ڕۆژ بڕگەیەکمان سەبارەت بە دامەزراوەی ویم و سەبارەت بە نوێترین کار و چالاکیان بۆ ئامادەکردوون کە ئەویش بڵاوکردنەوەی چوار کتێبە بۆ چوار نووسەری جیاواز و من ناوی کتێبەکانتان بۆ خوێنمەوە و ناوی هەر چوار نووسەرەکەش کە ئەمڕۆ کتێبەکانیان بڵاوکراونەتەوە کە ئەویش کتێبی تۆپبارانەکەی ساڵی 1970 شاری سلێمانی نووسەرەکەشی ئاوات ئەبوبەکر ئەحمەدە، هەروەها کتێبی ژەنیار شێوازی ژەند بێڵس نووسەر ئارەش خورشیدی و هەروەها کتێبی بۆنی باران لیریک و شعری گۆرانی و نووسەر هێرش ڕەسوڵە و کۆتا کتێبیش کتێبی زاگرۆش نیشتیمانی بەرزەخیەکان نووسەر ئەرسەلان مەحموودە. هاوکارمان سۆنیا جەلیل زەنگەنە بڕگەیەکی سەبارەت بە ئەو دامەزراوەی بم و سەبارەت بە بڵاوکردنەوەی ئەو کتێبانە بۆ ئامادە کردوین با بەیەکە و بینەری بورگەکە بین. سڵاتان لەبێ وەک دەزانی دامەزراوەی ویم یەکێکە لەو دامەزراوانەی بەردەوام بە چالاکیەکانی توانیویتی خزمەت بکە بەلایانی ئەدەبی کللتوری هونەر ژینگە و چەندین لایانی دیکە بۆ ئەمڕۆ لە هەنگاوێکی زێڕیندا مەراسیمێکی ڕێخستە بۆ بڵاوکردنەوەی چوار کتێبی چوار نووسەری جیاواز هەر بۆیە لەگەڵ مانابن لەم بورگە تایبەتەی کورسات مەگەزیندا ئێمە لێدوان لەو چوار نووسەرە وەردەگرین کە بۆ ئەمڕۆ بۆ یەکەم جار چاپی یەکەمی کتێبەکان بێ بەرامبەر پێشکەشی ئامادەبووان دەکەن بزانین ئەوان چه هەستێکیان هەیە کە ئەمڕۆ چاپی یەکەمی کتێبەکان بڵاو دەکرێتەوە لەگەڵ مانابن. زاکرۆش ئەو کتێبەی کە ئەمڕۆ دامەزراوەی ویم بۆ یەکەم جار یەکەم چاپی بڵاوە کاتەوە کە لە نووسینی ئەرسەلان مەحموودە ئێمە لەگەڵ نووسەری ئەو کتێبەین ئێستا بزانین ئەو چه هەستێکەیە کە ئەمڕۆ دامەزراوەی ویم چاپی کتێبەکەی بۆ کردو و بڵاوێ کاتەوە. کاگە ئەرسەلان سڵاو لێبێ چۆنی؟ زۆر سوپاس سڵاو لێ جەنابتان زۆر سوپاس. کتێب پێم وان بێ هەر نووسینێک هەر بابەتێک کە ببێتە بەرهەمی کەسێک بێگومان ئەبێتە بەشێک لەو کەسە و مناڵێکی ئەو کەسە ئەمڕۆ تۆ چه هەستێکەیە کە ئەمڕۆ ئەم کتێبەت بۆ یەکەم جار بڵاوە کرێتەوە؟ بێگومان ئەمە هەستێکی زۆر خۆشە دەتوانم بەڵام ئەمڕۆ ڕۆژی زاکرۆژە ڕۆژی منە ئەمە هەشتەمین بەرهەمی چاپکراوی منە بەڵام یەکەم بەرهەمی منە کە دامەزراوەی ویم چاپی دەکا و زۆر زۆر سپاسیان دەکەم دڵخۆشیان کردین سپاس بۆ پشتیوانیان لە حرەکەی ڕۆشنبیری لە نووسەران لە ڕۆشنبیران و یەکەم بەرهەمی منیشە لە بواری ئەدەب ئەمە نۆڤلێتێکە قسە لەسەر لە دیدی من ئەم کتێبە قسەکردن لەسەر 7000 ساڵ لە مێژووی میلەتەکەمان زاگرۆش ڕەنگە ئێستا بە ناوی تر بناسرێ لە سەراستی ناوچەکە بەڵام یەک نیشتیمانە و زێدی لە دایکبوونی ڕۆژە قسەکردنە لەسەر ئەو مێژووە و گەڕانەوەی بۆ ئەو سەرچاوانە بە تەکنیکێکی بەرزەخی بەڵام بەرزەخ بەمانە تەقلیدیەکەینا بەمانە کلاسیکەکەینا بەمانای نێوان مردن و ژیان نابڵکو بەمانای دۆزینەوەی ڕێگەی سێم ئەمە میلەتێکین کە بە درێژایی دایان ساڵ سەدان ساڵ لە چوار لاوە دژبەرەکان لە ناوخۆیاندا دانێ و میلەتە لە ناوبەرن بەڵام تا ئێستا میلەتە نەک لە ناو نەچوە پێم وایە ڕێگەی سێهێمی دۆزیوەتەوە بۆ ئەوەی کە بتوانێت بمێنێتەوە و بتوانێت گەشە بکە ئەم نۆڤلێتە یان ئەم ڕۆمانە قسەکردن لەسەر ئەو بابەتە بێگومان بە زمانێکی جیاواز بەڵام قسەکردن لەسەر چەمکێکی قورس ناتوانین بە ئاسانی قسە لەسەر بکەین ڕۆمانەکە بۆ خۆی حوت یا 5 کارکتەری گرنگ تێدا هەریەکان هەڵگری بابەتێکن لە جێڕانەوەی لە باسکردنی ئەو مێژووە یان ئەو محتەوایی کە باسمان کرد لەگەڵ ئەوەشدا فەلسەفە لێرە لە ناو ڕۆمانەکەدا بۆ خۆی هەر بۆعدێکی وشەگ نییە بۆ خۆی بەتە چیرۆک دەجێڕێتەوە قسە دەکات لەوێدا هیوادارم بەرهەمێکی گرنگ بێت و جێی شوێنێک بگرێت لە کتێبخانەی کوردیدا و دڵی خوێنەر خۆش بکات. بژی توێمە زۆر زۆر سپاسی بەڕاستەکەن و میشە سەرکەوتوبی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس.
سڵاو لەبێ پێم بڵێ چه هەستێک ئەمڕۆ کتێبەکەی تۆ بڵاوە کرێتەوە بەنای کتێبی ژەنیار. عرضی سڵاو و ڕێزمێ لە خزمەتتانە. من عرش خورشیدیم بەڕێوبەری فێرگەی مۆسیقای ژەنیار لە شاری سەقزەوە. زۆر سپاسی دامەزراوەی ویم دەکەم کە ئەرکی چاپی ئەم کتێبەیان گرتوۆتە ئەستۆ و هیوادارم هەر سەرکەوتوو بن. ئێمە دوێ کە لە ڕۆژهەڵاتەوە هاتینە خزمەتتان دامەزراوەی زەحمەتیان کێشا هاتن بە دوامانە و ئێمە هاتینە شارە جوانەکەی سلێمانی. من لە مێژە کاری موسیقاکەم وە کاری زۆریشم کردووە، بەڵام هەستم کرد بەشی موسیقای منداڵان زۆر لاوازە و کەم کاریان بوو کردووە. مناڵیش مافی خۆیەتی کە گۆرانی و موسیقای تایبەت بە خۆی هەبێ، بۆیە بارکی سەرشانی خۆم زانی و پێم خۆش بوو کەلێنێک لەم بۆشاییە پڕ بکەمەوە. من ماوەی 5 ساڵ لەسەرم کتێبە کارم کرد و لێی ماندوو نەبووم، چون بە بەرهەمێکی گرنگ و خزمەتێکی گەورەم زانیوە. شعر و بابەتەکانی ئەم کتێبەم زۆر بە وردی و سەرنجەوە هەڵبژاردووە، یعنی شارێکم هەڵبژاردووە کە تەواو زمانی منداڵ بێت و لە دنیای منداڵان نزیک بێ. هەروە بۆ هەر شعر و وانەیەک موسیقای تایبەت بە خۆیم ئامادە کردووە و حەولم داوە موسیقاکەیش هەر وەک شعرەکان لە دنیای منداڵان نزیک بێت و بگونجێ. سەرەتا زۆر سپاسی دامەزراوەی ویم دەکەم کە ئەرکی چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکەی منیان کرد لەگەڵ ئەو هاوڕێیانەی تر کە ئەمڕۆ کتێبەکە دەناسێنرێ و بڵاو دەکرێتەوە. کتێبەکەی من بە ناوی بۆنی بارانە کە لە کۆمەڵێک لیریکیان شعری گۆرانی پێکاتوە. پێم وابێ ئەگە هەڵە نەبم یەکەم جارە لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا کە کتێبێکی سەربەخۆ بۆ شعری گۆرانی یان لیریک چاپ بکرێت. ڕاستە کتێبی زۆر هەبووە کە شعرەوە شعرەکان بە لیریکدا دەندرێن، بەڵام وەکۆی کە ناو نرابێت کتومت نووسرابێت لیریک یەکەم جارە پێم وابێت لە زیاد لە 100 دەقی گۆرانی پێکاتوە. دەقەکان بە ناوەڕۆکی جیاواز و تا ڕادەیەک بە شێواز و فۆرمی جیاوازش نووسراون لە ڕووی ناوەڕۆکەوە لە بابەتی ئینسانی و نەتەوەی و نیشتیمانیەوە بگرە بۆ عارفانە و سۆفیگەری و سۆزداری تا دەگاتە گەڕانەوە بۆ ڕابردوو نۆستالجیا و تەنانەت بەرەنگاری و یاخیبوون و ئەمانەشی تێدایە. هیوادارم بەدڵی شعر دۆستان و خوێنەران بێت. ماوەی چەندێکە سەرقاڵی نووسینەوەی ئەم کتێبیت؟ وڵا ڕاستەکەی نووسینی شاعر من یەکەم شت خۆمە شاعر نازانە بەڕاستی ڕاستە ئەم کتێبم نووسیوە دەمێکە، ینی دەتوانم بڵێم لە سەردەمی قۆناغی ئامادەی و زانکۆ ئەمانەوە من شعرم نووسیوە و ناوە بڵاو کراوەتەوە. هەندێکیان کە بڵاویش کراونەتەوە پێشتر حەزم نەکردو بە ناوی ڕاستەخۆی خۆم بێ لەسەری بنووسرێت هێرش یان هێرش ڕۆسۆڵ. زۆر جار هەبووە هەر بە ناوی خوازراوە، بەس لەم ساڵانەی کۆتاییدا بە هاندانی کۆمەڵێک دۆست و برادەر و ئەمانە پێیان جوان بوو کە وردە وردە لای خۆم بڵاویان کەمەوە. هەندێکیان کراون بە گۆرانی، هەندێکیان خوێنراونەتەوە لەلایەن خەڵکانی دەنگ خۆش و ئەمانە، هەندێکیان لە بڵین پەڕی فەیسبووکی خۆم بڵاو کراونەتەوە یان لە هەندێک شوێنی تر بڵاو کراونەوە. بۆیە ئیتر بڕیارماندا کە لە چوارچێوەی ئەم کتێبەدا کۆیان بکەینەوە و چاپیان بکەین. سپاس بۆ هەموو لایەکتان، بە تایبەت دامەزراوەی فیم کە وەکو چەترێک ئەمڕۆ ئەم نووسەرانەوە ئەم ئەدیبانەی کۆ کردەوە. کامەران مکریەڵێت شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی. من لێرە ئەو قوربانیانم باس کردووە کە لەم تۆپبارانەیە بەرکەوتون. نووسەرانی ژەڵەن سلێمانی شاری پایتەختی ڕۆشنبیری. بۆ ئەمە بەسەش من توانیم دوای 3 ساڵ لە ماندووبوون و گەڕان و بۆ داداچوونێکی زۆر و دیداری تایبەت لەگەڵ ئەو کەسانی کەوا
بریندار بوون ئەوانی کەوا بەرکەوتون زیانیان لێکەوتووە لەم شەڕەیە لەم ناڕەحەتیە کە ساڵێکی خوێناوی بۆ لە سلێمانیا لەگەڵ بنەماڵی شەهیدەکانە توانیمە کۆمەڵێک گوردەکاری زۆر کۆبکەمەوە بیکەمە بە گەڕانەوەیەکی سەرزارێکی و گەڕانەوەیەکی دیکومنتاری توانیم ئەمە 26مین چاپکراون بێت کە لە سلێمانیە هەو کتێبە و بەهایەکی تایبەتی خۆی هەیە بۆیە حەزم کرد شاری سلێمانی جارێکی خزمەتێکی بکەم لە ڕووی ئەم کتێبەوە خزمەتێکم هەم بە شەهیدەکان و هەم بە شاری سلێمانی و هەم بە کتێبخانی کوردی کرد. وەکو نووسەرێک تا چه ڕادەیەک پشت بەستووە بە گێڕانەوەی ئەو کەسانەی کە لەو سەردەمایە و یاخود هەرخۆیان بەشێک بوون لەو بابەتی تۆ هەڵەبژارد. سەرچاوی ئیشەکەی من با بڵێن یەکەمیان ئەو گۆڤار و ڕۆژنامانە بۆ کە لەو کاتانە بڵاو کراتەوە لەسەر ئەو ڕووداوە دووهەمیشیان ئەو گۆڕانە بوون کە ساوەکو دیکومنتاریەک ماونەتەوە سێهەمیشیان بنەماڵی کەسەکان بوون کە سەردانم کردوون لەگەڵ هەندێک وێنەی کە تایبەت بە بۆ ڕووداوانەوە. چەند گرنگە نووسەرانمان بتوانن ئەو کارەساتانە ئەو پرسە نیشتیمانیانی کە کورد هەیە بووە بکرێت بە کتێبێک یاخود لە هەر بوارێکی دیکەیە بێت. بەڵێ ئێمە هەر نەتەوەیەک ئەبێت ڕابردوویەکی تایبەتی خۆی هەبێت. ئێمە ژوکو شاری سلێمانی وەکو نەتەوەی کوردیش کۆمەڵی ڕابردووی تاڵ و تفت و ناڕەحەتمان هەبووە ناکرێت ئەمانە کەس باسی نەکات کە حسابیان بۆ نەکات بۆی لە ڕوانگەی ئەو ئیشەوە من هەستان بە گێڕانەوەی جارێکی تر ئەم ناڕەحەتیانی کە بەسەر شارە هاتووە بەسەر خەڵکە هاتووە چونکە ساڵێکی زۆر ناڕەحەت بوو ئەوەی کەوا منکو خۆم لەو کاتانە ژیام زۆر ناڕەحەت بوو بەنسبەت شاری سلێمانی و بەنسبەت خەڵکی سلێمانیەوە و بۆ نەوەی داهاتوش بابزانین ئێمە لەم شارەیە چەند موسیبەت و ناڕەحەتیمان بینیوە هەم بەدەست شۆڕشەکانی ڕابردووە هەم بەدەست ناڕەحەتەکانی کە خۆمان بینیمان لەم ڕۆژگارەیە.